سڵاوتان لێبێت ئازیزان، هیوادارم تەندروستی مولایەکتان باش بێت. ئەمڕۆ کاپوچینۆ دروست دەکەین لە ماڵێ بە کەمترین کەرەستا. ئەوانەی کە پێویستمانە شەکرە، نسکافەیە، نسکافە نیو کوپم تێکردەوە و شەکریش نیو کوپ. ئەگەر حەزت لێ بوو کەمێک تاڵ بێ ئەتوانی شەکرەکەی کەمتر تێکەی، ئەگەر حەزت لێ بێ شیرینتر بێ ئەتوانی شەکری زیاتریشی تێ بکەی و لەگەڵ دوو کەوچکی خواردن لە ئاوی ئەحتیادی ئەیکەیتە ناو گیراوەکەت و دواتر ئەم گیراوەیە جوان جوان تێکەڵاکەین. ئەویش لە ڕێگەی میکسەرەوە بەدەست زۆری ئەوێ و کاتی زۆرەوێ بیکەیت، بەڵام ئەگەر لە ڕێگەی ئەم میکسەرانەوە جوان جوان تێکەڵیکەی ئەوە کەپوچینۆیەکی زۆر جوانت بۆ دەرەچێت. لەگەڵما بمێنەوە. پاشان کە ڕەنگەکەی ئاوا تەقریبەن کاڵ بووەوە دای ئەنێن و دواتر پێویستمان بە شیرە. من شیرینی دۆم بەکارێناوتە هەر جۆرە شیرێکی تر بەکارێنی و ئازادی. شیرینی دۆکە بۆ چەند کەستەوێت، ینی گیراوەکەت بۆ چەند کەسە؟ من بۆ دوو کەس شیرینی دۆکە دوو کەوچکی خواردن بەکارێنم. ئەگەر شیری تەڕیشت هەبوو ئەتوانی شیری تەڕ بەکاربێنی، کێشە نییە. ئەو کاتە ئاو شیرەکە تێنەکەڵ ناکەی، بەس شیری تەڕەکەیتە ناو یەکەوە و دواتر تێکەڵیەکەی. دواتر پێویستمان بە کەوچکێکی خواردن لە شەکرە بێت، واتە دوو کەوچک شیر بە یەک کەوچکی خواردن شەکرە. گەر حەزت لێ بوو شیرینتر بوو ئەتوانی شیرینتریکەی، وەکو ئاماژەم پێەیە بۆ گیراوەکەشمان. ئەگەر ویستی شت زۆر شیرین نەبێ ئەتوانی شەکری کەمتر تێکەی و دواتر پێویستمان بە یەک پەرداخ و نیو لە ئاوە بێت یا دوو پەرداخ. من ئەیکەمە ناو کوپەوە بۆیە کەمم گیراوەکەم کەم گرتوتەوە، بەڵام تۆ ئەگەر زۆر بوونەوە کاتە هەموو شتەکان دوو قاتەکەی زیادیەکەی و دواترێکەکەی نەسەر ئاگرێک تا بە جوانی گیراوەکەمان گەرم گەرمە بێ. بەو شێوازە تێکەڵیەکەین بۆی هیچ تۆپەڵەیەک نەمێنێتەوە. و ئێستاش کوڵا ئەیکەینە ناو ئەو کوپەی کە هەمانە. ئای زۆر گەرمە. بەو شێوازە من کردمە ناو دوو کوپەوە چونکە دوو کەسین، بەڵام گیراوەکەم تۆزێ زیاتر گرتوتەوە. بەڵام تۆ کاتە ئەتوانی گیراوەکەت کەمتر بکەی، واتە من نیو کوپم بەکارێنە تۆ ئەتوانی بیکەی بە کەوچک تەعاملکەیت و ئیشکەی. ئەوش پیس بوو بەس قەیناکە. بەو شێوازە ئاسانە زۆر. هەندێک جار هەر لە خۆتۆ دڵتە چێ بۆ کاپۆچینۆ لە بەردەستانی و دەست ناکەوێ ئەم کەرەستانەی خۆت هەت بێ لە ماڵێ یەکسەر ئەتوانی ئامادەی بکەی، پێویست ناکات بچیتە مارکێت کاپۆچینۆ بکڕی بەجێ. هەر نسکافەکە دەبێتەوانی تریش هەیە حتمما لە ماڵە، شەکرەکەی و ئاوەکەی و شیرەکەش. و دواتر بۆ جوانکاری هەندێک لە ئەو نسکافەی کە بەکارمانێنە ئەیکەینەوە سەری، ئەگەر ڕیشنە ئازاد دەتوانی نێکیت بەسەریەوە. بۆ شێوازە دەرەچێ بە هیوام ئەوەی کە سووتان لێ بینی بێت و زۆر خۆشە و زۆر بەتامە. وەکو ئاماژەم پێیا شەکر بە دڵی خۆتانە توانن تۆزە بە لای تاڵیا بڕات، توان بەلای شیرینترا بڕات کاتێک خۆش بە هەموو لایە.